دکتۆر لەوێ ڕامگرتیت کە نوێبوونەوەی ئەو شۆڕشە کە تاالبانی ڕێگەیان لە ناوێکی نیشتمانی کوردستانە چەند توانی سیاست باتەوە دەست جلی خوێنەوار ڕۆشنبیر و ئەکادیمیەکانی ئەو کات چەند توانی ئەو ئەقڵەت تێپەڕێنێ کە ئەمان پێشۆخت لە ناو پارتیا ڕخنیان لێگرت کە ئەقلێکی زاڵی خێڵەکیە کە زیاتر پشتیوانی شینی فەلاحە لێوە ڕامگرتیت ئەگەر بچیتەوە سەر ئەو تەوەرەیە بەوردی وەکو پێم وتی یعنی ڕاستە ئەوەی ڕیان گەیان موچە بە تەماشی بوون کەوابێ بەڵام ئەو وەزع و زروفەی کە هاتە پێش و ئەو وەزعی کە دروست بوو چ سیاسەتی حکوومەتی عێراق چهی ئێران لە بلاوە براکوژیەکەی کە مەشغوڵی کردبوون لە بلاولاوە پێویستیان بە چەک پێویستیان بە پارە لەم دەوڕۆ دووەگەلودووە یعنی ئەتوانی بڵێ زۆر شت کە ڕخنیان لێ هەبوو کۆن خۆیان کەوتنەوە سەری ناتوانین لێ دەرچن بڵێ چوارچێوەیەکەیە بەو شێوێ لەبەرەوە ئێمە لە سەرتاوە کە ئەو شۆڕشی نوێ کەوتیان شۆڕشی نوێ دروست بوو ڕێی من وابوو و باسیشمان کردو وەختی خۆ ئێمە وتمان باشترین شت دەوێ بڵێن ئەمە بەردەوامی شۆڕشی ئەیلولە بەڵام نەک تازەکردنەوەی نەخێر بڵێ گڵێن تازەیە بڵێ بەردەوامی شۆڕشی ئەیلولە بەڵام ئەمانەوێ ئەم ڕێفۆرمە بکەین ئەمە بگۆڕین ئەمە هیم بکەین بۆ ئەوەی کە لە شۆڕشی ئەیلول بۆ تەیید بکە یعنی بڵێ ئەمە بەردەوامیە شۆڕشەکە چکە تۆ بەو بڵێ خراپ و تۆ بڵێ من شتێک تازە دروست دەکەم جارێ هەرچی ئەوە لەگەڵ نابێ پاژەوە تۆ کەسیش مسۆگەر نییە شتی تازە توانین دروستکەی چونکە مححکومی بە وەزعێکی جۆغرافی مححکومی بە وەزعێکی سیاسی مححکومی بە براکوژی ناتوانانی شتی تازە تۆ قووەتی ئەوە نییە شتی تازە بەکەی خۆ دروستکەی لەبەرەوە لە بیدایەتەوە دەبوو بەڕێی من ناجەحترە بوو سەرکەوتوترە بوو کە بڵێن ئەمە بەردەوامی شۆڕشەکەی کۆنا ئەو شۆڕشی ئەیلولەی کە ئەوەی کرۆ بەڵام باو کەم و کوڕیەکانی ئەمە بووە ئەوە بووە جایەنە باشەکانی ئەمە بووە ئێمە لایەنە باشەکانی وەرەگرین نێگەتیڤەکانی لە بلاوانێن ڕیفۆرمەکەین ئەو سکەیە تەواوکەری کۆنە بوو و دەبووە شتێکیش کە قۆتێکیە بوو وەزنێکیە بوو ئاهەمیەتێکیە بوو نەک ئەم دژی ئەو چونکە کە تۆ ئەم دژی ئەو بوو هەردووشی پێ لاوازە بن بەڵام طبیعی ئەو عقلێتە بەو شێوەیە نەبوو ئەو زەمانە طبیعی لەبەرەوە ئەو هەدەفانەی کە ئەیانویست و بە تەما بوون بیکەن و تەسەووریانە کرد ئاسانە بیکەن پێیان جێبەجێ نەکرا بڵێ کەواتە تۆ ئەتەوێ بڵیت خوێنەوەرەکانی ئەو کاتەش کە ئەکرا شۆڕشی نوێ بەرپا بکەن ڕابگەێنن بە هەمان عقلی خێڵ بە هەمان عقلی سیاسی پێشوترۆ ممارەسی سیاسەتیانە کرد بتەوێت نەتەوێ عقلیەتی بشگۆڕ خوێنەواریش بێ کە لەو شاخە کاری کرد لە ناو عەشایرا ئیشی کرد مححکوم بوو بە عینی مەشاکلی کە کۆن خەڵقیکە هەی بووە ناتوانین لێ دەرچێ بەڵام ئەگەر لە شارا بێ موچێنەوە ئەیکتریش بکە لە شوێنێکی ترابێ پێویستی بە چەک و پارەی ئەم دەوڵەتەوە دەوڵەت نەبێ براکوژی نەبێ لەگەڵ ئەو مالومە موچینە شتێکی زۆر فەرقی تر بکە لەبەرەوە بەڵێ خوێنەواری شەو هاتووە و خوێنن ژیەیە بەڵام کەوت ممارەسەی شتێ بکە کە عینی ئەوە لەوە ئەچێکە و عەشایرەکەی پێش ئەو کردوتی چونکە نەیتوانیوە لەو ئەوانەی کە شتانەی لە سەری فەرزکەوت دەرچێت دیسانەوە شۆڕشی کورد بزوتنەوە ڕزگاری خوازی گەلی کورد عقلی سیاسی کورد هەنگاوێکی ترێنێ یا بڵێم دیسانەوە هەوڵ ئەیا خۆی لە فۆرمێکی تری تازە مانیفێست بکاتەوە لە دوای جیابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی لە پارتی باڵێک بەناوی باڵی ڕیفۆرمیش لە یەکێتی جیابنەوە لە سەرەتاکانی 2005 کۆتاییەکانی 2005 و سەرەتای 2006 بەناوی باڵی ڕیفۆرمەوە لە یەکێتی نیشتیمانی جیابنەوە ئەم باڵە قسە لەسەر تازەکردنەوەی عقلی سیاسی دەستکاریکردنی و خەریتە سیاسی کە ئەمڕۆ هەیە ئەکەن پاشان وەک بزوتنەوەیەکی سیاسی دێنە مەیدانەوە تۆ پێت وایە بلۆکی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە لەناو عقلی سیاسی کوردیا دروست بوو بێت یا تێڕوانینی تۆ خوێندنەوەی تۆ بۆ ئەو دۆخەی کە ئێستا بە هەنگاوێکی تری سیاسی کوردی ناوە برێت چۆن تێڕوانیت بەلای منەوە طبعاً ئەمەی کە ئێستا دیمان و ئۆپۆزیسیۆن لێ دروست بوو و زیاتر لە سەرەتاوە لە بزوتنەوەی گۆڕان خۆی دێوە ئەمە بلۆکە گەورەکە و لە پاشەوە ئێستا لەگەڵ ئیسلامیەکانیش هاوکاریان هەیە طبعاً ئەمە لە ناوی شێتیا هەبوو بەڵام ئەو شێوەیە کە ئێستا دروست بووە و بە هەموو شێوەیەک دەبێت بە هەموو شێوەیەک بڵێن ئەمە
و لە ناوێکێتیا پێشەوەی جا بمنەوە ئەگەر بیر بێتەوە لە ناوێکێتیا ماوەیەک پێش چەند ساڵێ لەمەوە پێش بەجیابوونەوەش مەجموعەیەکی زۆر ئیمزا کۆکردنەوە و کادر لەگەڵ یەک و سەرکردایەتی و ئەوە کەشە بوو شتەکە ئەجینا کەشم نەبوو ئەمچمەنەوەیکی کە شتەکان تەتەور بکە وەکو ناڕەزاییەک لە سەرکردایەتیەکە بۆی بیگۆڕن چونکە بەتەما بوون وەکو ئەلانیان کرد وەختی خۆی ئەو مزەکەرانی کەدا بوویان و پاشی کەژە بوو بڵاو بۆ کادری سەرکردایەتی تیا بوو کادری تژیا بوو خەڵقی زۆی تیا بوو بۆ بووکەوە ڕیفۆرم بکەن على ئەساس ئەو سەرکردایەتێ ناتوانانی بکەوانەیکەن ڕیفۆرم گۆڕینەکە دەست بگۆڕن اینجا پاش گۆڕینەکە ڕیفۆرمشت بکەن ئەو بوو نەکرا ئەوە بوو مانەوە لە ناوێشێتیا بۆ ماوەیەک و بریاریشاندا کە بەیەکەوە على ئەساس ڕیفۆرم بکەن شتێکی وا هەبوو ینی بەڵام دیارە وەکو خۆیان ئەڵێن پاژەوەی کە جیابوونەوە نەیانتوانیوە ناوێشێتیا ڕیفۆرم بکەن دەڵێ ئمە نەمانتوانیوە هەوڵماندا ئەمە بکەین نەمانتوانیوە ئەم بکەین نەمانتوانیوە ئەمە دەسەڵاتی ئەمەمان نەبووینی وەکو خۆیان چاک جۆل لێ بۆ چیانوتەوە چیان نەوتووە لەبەرەوە بەوەمانزانی کە ئەبێ جیابینەوە چونکە هێنا ینی نەمانتوانی و ئێمە ئەوەی کە ئەمانەوێ وەکو ڕیفۆرم بیکەین لە سیستەمی سیاسی لە وەزە لە جیاکردنەوەی حیزب و حکوومەت لە دانانی مؤسسات لە دوورکەوتنەوە لە نفوزی شخصی لەم ئەم شتانی کە باسییان کرد لەبەرەوە ئێمە مەجبور بووین جیاوینەوە بەڵام کە جیاش بووینەوە جیابوونەوەکەنەوەیکی تازێ وەکو کۆن نییە بەعینی ناو ئیش ناکەین ناڵێ ئەمە ئینشقاق نییە ئینشقاقی ئمە جیابینەوە حرەکەیتر بۆ خۆمان دروست دەکەین ناڵێن ئێمە یەکێتی نیشتمانین بۆی نەڵێن یەکێتی دیسا ئینشقاقی کردەوە بوو بە دوو قسم وەکو کۆنوانە و کێشە دروست بێ بڵێ ناوەکە هی منە و بڵێ هی منە بە ناوێکی ترەوە ناوی خۆیان نابزوتنەوەی گۆڕان یا لەساس گۆڕانیان نەبێ و جیاوازیان نەبێ و ڕیفۆرمیان نەبێ طبعاً بەو شێوەیە هات شتێکی تازەی دروست کرد شتە تازەکە ئەوە بووکەوە بۆ یەکەم جار لە مێژووی بزوتنەوەی کورد و بە تایبەتی پاش هەڵبژاردن و ئەوانەی کە بوو نەود و ئەوانە لەو مێژووە شتێک دروست بوو کە حکمی بەدەسە حیزب هەیە و هەشە کەوت بوو بە ئۆپۆزیسیۆن ینی کە تەجروبەیەک تازەی ئەمە طبعاً پەرلەمانێک هەیە و هەڵبژێراوە بە هەڵبژاردن ئۆپۆزیسیۆن هەیە و دەسەڵاتیش هەیە طبعاً شتێکی تازەیە بۆ هەردووچیان دەسەڵاتەکە نەیدیوە کۆن کەوا پەرلەمانی هەبێ و ئۆپۆزیسیۆنیشی هەبێ و ئەو بێ و ئۆپۆزیسیۆنەکەش ممارسی نەکردو ئۆپۆزیسیۆن کۆنەوانە لەبەرەوە بوو بە تەجروبەیەک تازە ئەم تاقیکردنەوە تازەیە بەڕێی من هیچیان زۆر خبرایان تیای نەبوو کە چۆنی بەکاربێنوانە لەبەرەوە هەڵی تێکەوتوان ئاڕاستێکە چۆن معاملە لەگەڵێک بکەن بە شێوەیە ڕفتار بکەن ئێستا ژەی بینیکەوە ئەو کێشانە لە بەرچاوە لێرە ئەمێنێتەوە ئەم ئۆپۆزیسیۆنە ئایا ئەتوانێ خۆی بگۆڕێ بە بەدیل یعنی ئەلتەرنەتیڤ یان نا چونکە عادەتەن لە هەموو دنیا ئۆپۆزیسیۆنە بێ هەوڵی ئەوە بدا بێتە حکم یعنی بڵێ من مەسەن لە دنیا هەیە ئۆپۆزیسیۆن هەیە حکوومەت هەیە ئۆپۆزیسیۆن هەیە جای ئەم حکوومەتە هەڵناکێ ئەو دەرەچێ ئەو یە لەژێ ئەو ئەم بەم شکڵە وەکو ئەڵێن بە شێوێکی ئاشتی خوازانە دەسەڵات ئاڵوگۆڕەکەن ئەگەر توانی بەرنامە و وەزعێکی وا دروستکە و قەنەعات بە خەڵقەکە بکە و ڕێی خەڵقەکە وەربگرێ بە شێوەیە کە ئەم بتوانێ بڵێ من حکومەکەم من ئەگەر حکم بکەم وا ئەەکەم ئەمە بەرنامەمە ئەمە شتمە بگاتە حەدێکی ئەوە نەک تەنها ڕەخ نەگرتن و بڵێ ئەمە غەڵەتەوە ئەوە غەڵەتەوە ئەوە غەڵەتە ئەوە ئەبێتە ئۆپۆزیسیۆنێکی حەقیقی و ئەبێتە ئەلتەرنەتیڤێ بۆ ئەوەی کە حکومەکە ئەلەساس ئەگەر من حکم بکەم واکەم ومکینە وەختە میلەتەکە ئەگەر دیموقراتیی تەواوی چێت دەنگی بداتەیە دەنگی نازانی ئەوە تەمان چۆنە بێ طبعاً ئەمە ئەوەیە لێرە ئەمێنێتەوە ئایا ئەمێنێتەوە لە مەرحەلەی قۆناغی ڕەخنەگرتن و دژایەتی و ئەمە غەڵەتەوە و غەڵەتەوە ئەمە نابێ بکرێەوە بکرد تەنها لەو مەرحەلەیە خۆت ئەگەڕێ ئەچێتە مەرحەلەی ئیسپاتی کە بەرنامەی هەیە و بەدیلە و ئەلتەرنەتیڤە و ئەم چاکترە لەو ئەوەیان هی دووهەم ئەبێتە شتێکی ئایندە ینی بەرەو ئایندە ڕۆیشتن و گۆڕینێکە لە هینەکە هی دووهەم ئەگەر بگاتە هی دووهەم و ئیسپاتی بکات خۆی ئەلتەرنەتیڤە و ئەلتەرنەتیڤی چاکترە لە حکوومەتەکەوی حکوومەکە ممکنە ئەو کاتە بە شێوەیەک پێش بکەوێ و بتوانێت دەورێکی ژێبێ و طبعاً بە شەرتێ وەزعێکی دیموقراتی هەبێت دەسەڵات
بە شێوەی بڵێن توندوتیژی معامل لەگە ئۆپۆزیسیۆن نەکە ئۆپۆزیسیۆن سەربەستی هەبێ و ئۆپۆزیسیۆنیش وەکو دەسەڵا وەکو دژمن تەماشا نەکە بەینەما مەبەستی ئەوە بێ شتی چاشی کردە سەڵا بڵێ ئمە چاکە شتی خراپی کە بڵێمە خراپە بەو شێوەی ڕفتار لەگەڵ یەکتر بکەن و ئەوە وابزانام تا ئێستا نەچەسپێەوە لە کوردستانە بەڵام ئەگەر بچەسپێ شتێکی باشە بۆ کورد. کەوایە تۆ پێت وایە هێشتا لە ناوەندی سیاسیە ئۆپۆزیسیۆن جێگەی ئومێد نییە؟ لە ناوەندی سیاسیە هێشتا من ناڵێم جێگەی ئومێد نییە بەڵام تەبعاً هێشتا نە ئۆپۆزیسیۆن بە تەواوی یعنی چەسپیەوەکو ئۆپۆزیسیۆنێک کە بەرنامەیەکی تەواوی هەبێ بۆ ئایندا بتوانێت بێ بە ئەلتەرنەتیڤوانە نە حکمیش توانیوێتی ڕفتارێکی بە تەواوی لەگەڵ ئۆپۆزیسیۆن بکە بێ لەگەڵ یەک چۆن ڕفتارەکەن یعنی ئایا مەسەلەکە دژایەتیە یا مەسەلەکە ئەوەیە تۆ حکوومەتی من ئۆپۆزیسیۆنم من خۆم پێ ڕاستترە لە بەرنامەی تۆ شتێکی باشت کرد تەیدی دەکەم شتێکی باشن نەکردینەکە بجاری وایە ئۆپۆزیسیۆنی وایە حکوومەتی سێبەر دروست دەکەن ئەڵێ ما بینە حکوومەت ئەوانە من ئەڵێم سەرەتایە لەبەرەوەی سەرەتایە بە قەنەعەتی من و ڕفتاریش لەگەڵ یەک وەکو پێویستە وەکو دیموکراتیش تەواو نییە بەو شێوەیە توندوتیشتە مەشاکلیشی تایە کێشەی تایە بەڵام قەنەعەتی من خۆی دیاردەیەکی باشە و دەبێ هەموو لە هەوڵ بدەن ئەو دیاردێ بەرە ئەو بڕوا کە بێتە سیستەمێکی فعلن دیموکراتی حکم هەبێ ئۆپۆزیسیۆنی شەبێ و لە ململانەی بینیان کە لە ناو یاسابێ و لە ناو پەرلەمانوانە بێ میلەتەکە سوودوەرگێ. بەڵێ دکتۆر پێم خۆشە لەسەر تەوەرێکی تر قسە بکەین سەبارەت بە پیادە بۆقەتە و مفاوەزاتی یەکێتی لە ساڵی 1970 ئەگەر 1970 بەڵێ ڕەنگە سەرنجی ورد لەسەر ئەو دۆخە سیاسی ئەو کاتە بوو بێت بەڕێستان وەک شاید حاڵێک لەو مێژووە پێم خۆشە بە وردی قسە لەسەر ئەو دۆخی ئەو کاتی بزوتنەوەی کوردی بکەن. بەڵێ دۆخی ئەو کاتە ئەوە بوو شەڕێکی گەورە لە پێم وتی وتم جود و جۆقەت دروست بوون بەڵێ هەشتا دوو هەفتەیان فەرق بوو لە دروست بوون سەرەتای هەشتا مانگی نۆڤەمبەر مانگی 11 هەشتا دروست بوون طبعاً کە جۆقەت و جوود دروست بوو جێبوونەوەیشی جیابوونەوەیەک تەواو هەبوو پارتی و سۆشیالیست و حیزبی شووعی بەلایەکە کەوتن یەکێتیش بەلایشترا بوو بەڵام تەبعی ئەو هێزە عەرەبیەکانی کە لە سوورە بوون پشتیوانی یەکێتیانەکە چووگە لە جۆقەدا بوون تەداخلی دەرەکی هەبوو بۆ بەڵێ تەداخل ینی ئەو بەو شێوەی ئیمتیداد بەردەوامی دەرەکی هەبوو حیزبەکانی جوودیش پەیوەندی دەرەکیان هەبوو بەڵام کەمتر بوو پەیوەندیەکان توانێت مەسە ئێران زیاتر تەیدی حیزبەکانی جوودیە کرد جۆقەت لەگەڵ ئەوانی سووریە زێر یعنی ئەو شتانە هەبوو لە بەینە بەڵام تەبیعی پاژەوە شەڕێکی گەورە قەومە شەڕەکە لە پشداشان قەومە شەڕەکەی پشداشان گەورەیە ساڵی 1970 ئەو بوو کەوا هێزی یەکێتی بە سەرۆکایەتی ئەم کاگنە و شیروانە چوونە سەر حیزبی شووعی و پارتیش لەوێ نەبوون پارتی لە ئێران بوون وەختە بارەگاکەیان بەڵام خەڵقیان لەوێ بوو سۆشیالیست خەڵقی تیاشەیت کە خەڵقی تیاگیرە ئەوانە ئەو بوو بە وەکو خاڵێکی وەرچەرخان خاڵێکی گۆڕن عەلاقەکە زۆر تێک چوو لە پشداشان ئەیتر پاژەوە طبیعی کە بوو بە نهایەتی 1970 و سەرەتای 1970 یەکێتی پاژەوەی خۆی بە بەهێزانی ئەوانی شکان لە پشداشان و تقریباً سەیتەرێکی زیاتری کرد لە ناوچەکانی با بڵێن دیوی عێراق دیوی کوردستان عێراق کەوتە گفتوگۆ لەگەڵ ڕژێمی بەغا طبعاً هەیە قسەکان ئەڵێن ڕژێمی بەغا ئاگادار بووە لەو پێی وتونێ و ئەوان بشکێن جا گفتوگۆتان لەگەڵەکەین و هەر یەکە قسەیەکە من ئەو شتانە لام ینی ناتوانم بڵێم وا بۆ ئەوانە بووە چ هیچ معلوماتم نییە سەری بەڵام کەوتنە گفتوگۆیەکێتی طبعاً یەکێتی مەبەسیەوە بۆ گفتوگۆیەکە لەگەڵ حکوومەتی بەغایەکە هەوڵ با بگاتە نەتیجەیەک ئەگەر گەیشتە نەتیجەیە تەمان سەرکەوتنە توانێت خۆی زیاتر بچەسپێنێ ئەگەر نەشگەیشتە نەتیجە مچێ لەو وەسنایەکە لەگە حکوومەتی عێراق قسەکە توانای مالی زیادە بێت توانێت چێکی زیادە بێ ئەچێتە ناو خەڵقەکەەوە چێتە ناو میلەتەوە خۆی ئیسفادەکە لە ظروفیان ئیسفادەشی کرد بەڵام ئەو گفتوگۆیە کە دەستی پێ کرد بوو بەهۆی ئەوەی جوود و جەماعەتی با بڵێن شیوعی و سۆشیالیست و پارتیوانە
زیاتر دژیەکێتی من هێرش زیاتر بوو هەملێ ئەلامی تونتر بوو شەڕی براکوژی زیاتر بوو لە بەینا وایتر خۆ دەزانی بە چ لەفزێ باسی یەکەکەن ئێگەسی حکوومەت ئەو بۆ وڵێ ئەوانە ئەو شتانە ئەمە ساڵێکی خایان ئەمهینە بەڵام وەکو بڵێ کۆتایی براکوژی بوو ئەمە پاش ساڵەکە پاژەوەی کە یەکێتی لە گفتوگۆکەی بەغا سەر نەکەوت و نەیتوانی ئەوەی کە پێویستە بە تەما بێ شتێ بە سەرکەوتنی سیاسی بۆ خۆی بێنێ ئیسفادەی لێ بکە ئیتر ئەو بوو گەڕایەوە یەکێتی و یەکێتی فکی لەوە کردەوە کە باشتر لەگەڵ لایەنەکانی کە هاوکاری بکەن و ئەو پەیوەندی کە پارتی تا ئێستا وەکو هێزێکی سەرەکی هێشتۆ لە ساحەی سیاسی کوردیە دەوترێت ئەوەی کە ئەم پێگە و هێزەی بە پارتی بەخشی و هەندێک جار بە پارتی پارتان ناوەبرێ و پارتێکی سەرەکی کوردیە و زۆرینەی دەسەڵاتیشی بەدەسوویە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلە تۆ پێشمەرگەیەکی پارتی چۆن لەو پەیوەندیان ناڕوانی وە قسە تا چەند ڕاستە من طبعا خۆ دەزانی من پارتی بووم حتا ساڵی 75 پاش 75 جا بوومەتەوە سۆشیالیزم و خۆ دەزانی ئەوم باس کردووە من قەناعەتم وایە ئەمریکا بەڵێ دەوری هەیە لەوە بەڵام ئەمریکا لەگەڵی شێتیش هاوکاری زۆر کردووە بەسی پارتی زیاترە چوە ئەمریکا اعتیبارەکە پارتی وەکو حیزبێکی کۆنترە لە زمانی مەلا مستەفاوە ئیمتیدادی مەلا مستەفایە و شعوریش بە گوناحی ژەکا کە لەگەڵ مەلا مستەفا ئەمریکا دەوری نەدیوە باش نەبووە کۆمەکی پێ نەکردووە هەوڵێ موچی نەبیەوێ قەرەبوویەکی بکاتەوە شتێکی وە لەبەرەوە پەیوەندی زیاتر هەوڵی داوە ینی پەیوەندی بکە یارمەتی بدا هاوکاری بکە بەڵام لە عینی وەختا ئەگەر تەماشای وەزعەکە بکەیت لە 92 تا ئێستا لەگەڵ یەکێتیش هەمیشە پەیوەندی هەبوو ئەمریکا تەمان بەڵام ممکنە تۆزێ زیاتر لایانی پارتی حسابێکی کردوێ ئەچێت ئەوە بەڵام ئیسرائیل هیچ پەیوەندێکی علاقەی بە مۆزوع نییە چوە ڕاستە ئێمە علاقەمان لەگە ئیسرائیل هەبوو حتا شۆڕشی ئەیلول هەرسی هێنا باسمان کردوەوە بەڵام پاژەوە من نەمبیستوە پەیوەندیەکە بێگە ئیسرائیل و هیچ پێویستیش نەبووە چونکە ئێمە دەستێک گەیشتوتە ئەمریکا ئەساسەکەیە ویتر چی پێویستە بە شتانە نییە هی مەسلەی ئیسرائیل من هیچ معلوماتێکم نییە لە سەریکە ئەوە دەوری هەبوو بێ مەسلەکە بەڵامی ئەمریکا بەڵێ تا حدێکی زۆر دەوری هەبووە ئەمریکا پشتیوانی ئەمریکا لە بەهێزکردنی هەردوو حیزبەکە و ممکنە پارتی زیاتر دەوریان لەگەڵ پارتی زیاتر هەبوو بێ تا حدێ یعنی نازانم ینی پەیوەندی شتەکە زیاتر بوو بێ شتێک بەڵام تەمان بۆ هەردوو حیزبەکەش هاوکاریان کردووە یارمەتیان داوە کۆمەکیان کردووە و دەوری زۆر هەبووە ئەو هەموو کۆمەک و هاوکاریانەی ئەمریکا و دەوڵەتی تریش نەکەرەوە کە ئەو دوو حیزبە زیاتر دەسەڵاتیان بچەسپێ پەیوەندیەکانی دەرەوەیان تەمان دەوری هەبووە دەسەڵاتیان بچەسپێ لە کوردستانە بەڕاستی وطبیعی فترێ براکوژیان کرد بەیەکەوە ئەو بۆ دەوریان دی لەوەی براکوژیەکەشیان کۆتایی پێێنا پاژەوە بوو لەگەڵ یەک ڕێکەوتن بەیەکەوە لەبەرەوە دەوری هەبووە و بە تابەتی کە بەیەکشەوە هاوکاریان کردووە و پەیوەندی دەرەوەیان زۆر بووە و پەیوەندی دەرەوە هەم بەهۆی ئەوانە بۆ چکۆ حکوومەتن دەوری هەبووە لە بەهێزکردنیان بڵێ دکتۆر لەم دوایانەیە پەیامێکت بۆ سەرۆک بارزانی و تاڵەبانی نارد پەیامەکەت دەنگۆیشی باشیایەوە سەبارەت بەوە بوو کە تۆ داوت لێ کردوون کە ئەم دوو کارکتەرە سیاسیە ئەم دوو سەرکردە سیاسیە چیتر دوورکەونەوە لە کاری حیزبایەتی مەسعود بارزانی وەک سەرۆکی هەرێم و جەلال تاڵەبانی وەک سەرۆک کۆماری عێراق ئیتر کاتیەوە هاتووە پێویستە دەستبەرداری پۆستی حیزبی بن ئەم پەیامە لەکوێوە سەرچاوەگرێ مەبەستی تۆ لەم پەیامە چییە؟ ئەم پەیامەی من لە ساڵی 92 ینی تازە نییە ئەوەی کە لەم دوایانەوە تازە نییە ساڵی 92 ئێمە هەڵبژاردنێکمان کرد لە کوردستان هەڵبژاردنەکە قسمێکی بۆ پەرلەمان بوو قسمێکی بۆ ئەو سەرۆکێک بۆ کوردستان هەڵبژێری یا کاک مەسعود یا مامجار چکە هین هەبوو لە بینیان ناکۆچێ بوو بەری کوردستانی دوو سەرۆکمانە بوو یەکێ لە دەروێژە ناوە یەخۆ میلەتێک یەکی هەبێ ینی ڕسمی جا هەر ناویشی لێنەی لێ پێڵی سەرۆکی هەرێم پێڵی سەرۆکی حکومی ذاتی هەرشتێکی پێ بڵێ ئەو بوو هەڵبژاردن کرا بەڵام هەڵبژاردننی پەرلەمانەکە کرا گەیشتە 50-50کەوی باسمان کردووە هی دوو سەرۆکەکە تەواو نەکرا وە لەوە نەئاچوو هیچیان ڕازی من کە ئەوی تر سەرۆکینی ڕێ ناکەو وەلحاصل نەکرایەوە
بریاردرا پاش 2 هەفتە بکرێەوە نییە کە 50 ناهێنن بکرێتەوە نەکرایەوە حاصل من ئەو کاتە پێشنیارم ئەو ڕێی من ئەوە بوو وەکو شخصی خۆم ینی طبعاً خەڵقی تریژەیە تەیدی کردووە وتم بابە ئەبی ببێ بە سەرۆک با لە حیزبەکەی خۆی دوورکەوێتەوە ئەو فترەی سەرۆکە مەسەن 4 ساڵ تۆ سەرۆکی ئەو 4 ساڵە لە حیزبەکەی خۆ دوورکەوەرەوە چونکە تۆ لەلایەکەوە شعارتان هەیەڵێن حیزب و حکوومەت لێکجاکەینەوە زۆر باشە تۆ ڕێیسی حکوومەتی کاکە تۆ ڕێژی دەوڵەتی تۆ خۆ دوورکەوە جارێ اینجا حیزب حکوومەت لێکجاکەرەوە مەسەلەن لەبەرەوە من ئەوەم بتۆتەوە لە جار بەجار نەکەرەوە لە ئینتخاباتی تریژ وتومەتەوە لە ئینتخاباتی 2005 وتومەتەوە ئێستاش ئێڵێمەوە ئێستاش منەڵێم شخصی مەسعود بارزانی کاک مەسعود ئەگەر سەرۆکی حیزب نەبێت تەنها سەرۆکی هەرێم بێەوە تەرکیز لەسەر هەریم بکاوە یەکێکی کە سەرۆکی حیزب بێ زۆر ئەتوانێت زیاتر دەور ببینێ لە کوردستانە چونکە حیزبەکەی چە خەڵ ڕخنەی لێ هەبێ خەڵ ڕخنەی لە حیزبایەتێ بەڵام ئەو کە سەرۆکی هەرێم بێ و دوور بێ لە حیزبەکەی ئەتوانێت دەور زۆر زیاتر ببینێ میلەتەکە هەموو یەک و یەک تەماشایکە ئەینیشت مام جەلال کە بوو بەسەر کۆماری عێراق ئەگەر لە حیزبەکەی دوورکەوتە ئەو فترەی کە سەر کۆمارە ناڵێن بەدایمی توانێت زۆر باک سەر و کۆماریەکەی خۆی زۆر چاکتر بکە بە شێوەیە و ئەو کێشانەی کە لێچێتی ژەموچێ بازێکی بەو شەکڵە تەتەوری ناکرد بەو شێوەی کە دیمان بەهەرحاڵ ئەلاکولێن و ئەمە لە دنیاشە هەیە تازە نییە ئێستا مەسە ئۆباما ڕاستە ڕئیس لە حیزبی دیموکرات سەیتەرەوە بەڵام لەوەتەی بۆ بەسەر کۆمار زۆر باسی حیزبی دیموکرات ناکایتر باسیەکە فەرەنسا سارکۆزی عەبدوڵڵا گوڵ و تورکیا تەنیش خۆمانە ئێستا هیچ عەلاقەی بە حیزبەکەوە نییە بەڵام طبعاً کە سەر کۆماری تەواو بوو حیزبیە چێتەوە جێی خۆی حیزباتی خۆیەکە معناوێت تۆ لە حیزبەکە دوورکرد بەس ئەو فترەی کە تۆ سەرۆکی ئیشێکی فراوانتر و گەورەتر تێگەی میلەتە ئەو فترەیە لە حیزبەکە دوورکەوە بۆ ئەوەی کە هەموو لێ ڕازی بن و کەس نەڵێ ئەمە ئایدی ئەمە سەرۆکی ئەم حیزبەیە چکە خەڵق خێ لەگە ئەو حیزبە ڕێگنی ئەم حیزبە لەگەڵ حیزبەتەوە بێ تەرەف هەموو تەرەفن لە ئیشەکانە بەڵام ئەگەر دوورکەوت نالۆشتن تەرەف نەبوون دەبوونە سەرپەرشتی هەموو شتێکیانەکە خەڵکەش ممکن حکومەکانە ڕازی بێ من ڕێیم هەروە بووە ئێستش ڕێیم وایە و ئەو لە 92 ئەو ڕێی منە بەڵام کەسی ژوێ لێ نەگرتو کەوایە تۆ ئەتەوێ ئەو بڵی کە زاڵبوونی ئەقلی سیاسی هەژمونی ئەقلی سیاسی واکە کە کارکتەرێکی دیاری سیاسی نەبێتە سمبولێکی نەتەوەیی ئەوەندەی کە سکرتێری حیزبێکە نەتوانێت بێت سمبول بەڵێ ینی ئەوەی کە هێشتووە ئەو هۆکارەیە کە ئەبێ ئەو فترەی کە ئەبێتە سمبول نەتوێت هەڵیە بژێرن بۆ سمبول چونکە هەم خەڵقی زۆر دەنیاوەتێ حیزبەکەی خۆی نییە حیزبی تر دەنیاوەتێ باشە ئەو بۆ ئەوەی بەرامبەر ئەم هەموو دەنگەهیم بێ ئەو فترێ مەسەن 4 ساڵ سەرۆکە وەنیە ئەو 4 ساڵە با سەرۆکی حیزبەکەی نەبێ سەرۆکی میلەتەکە ئەبێ کە تەواو بوو مدەتی سەرۆکایەتەکەی ئەچێتەوە ئیشی حیزبایەتێکە خۆیەکە ئەتوانێت دەور زیاتر بینێ متمانە زیاتر پێیاکە و نابێتە تەرەف مهم نەبێتە تەرەف چونکە کە تۆ سەرۆکی حیزبێبی تەرەفی تەواو خلاف بێنم حیزب باشەوە ئەڵێن حیزب و حکومەت دەبێت لێک جاکرێت باشە دەخۆت جای کەرەوە جای تۆ خۆت اینجا باژەوە ویش جاکرد ببوورە وەختمان زۆر کەماوە دکتۆر پرسیارێکە زۆر مەبەستمە لێتی بکەم تاتێت بۆشایی و ناخۆکیە سیاسیەکان گەورەتر و فراوانترە بن ئەو کۆبوونەوانش کە ئەکرێت دەرەنجامێکی دیاری نییە ئەو هەوپەیمێنەتێنش کە هەیە دڵخۆشکردنین جێگەی ئومێد نین لە ئەوە دۆخێکە دۆخی سیاسی ئێستای کوردستان چۆن چارەسەرەکرێت وەڵا دۆخی سیاسی یەک دەقەمەنەوە بەڵێ دۆخی سیاسی من وتومە چارەسەکەی بە سێ خەت هەبێ یەک لە پەرلەمانە بچن ئەو قانونانی خلافیان لەسەری هەیە بە تەوافق تێپەڕێن وەکو ئێمە لە پەرلەمانی عێراقیکەین هەموو بە یەکەوە بن نەڵێ ئەکسەریەت و ئەقەلیەت و ئەوانە ئەوە یەک و نەیان کردووەتە ئێستا دووهەم حیزبەکان گۆبنەوە لەگەڵ یەکتر بکەن لەسەر چاکسازی ڕێکەون چیە چاکسازیەکان و بە یەکەوە شتێ بکەن و اتفاق بکەن ئەو بەرنامەی هەیە و بەرنامەی هەیە لەسەر شتە مشتەرەکەکان ڕێکەوە سێ گوێ لە هاوڵاتیان بگرن هاوڵاتیان کە خۆمویر حیزبەکان نیە خەڵکی زۆرێم داوای هەیە بێکارە هێشی هەیەشتی هەوڵ بەن ئەو داوانەی ڕەوان جێبەجێ کرد سپاس بۆ ئامادەبوونت بەڕێزان بەڵام بەداخەوەشتان نەکراون ببوورە بەڕێزان کاتی بەرنامەکە کۆتایی هات تا بە یەگەشتنویکتر و بەرنامێکی تر بە خۆتان سپێرین.